ڕەنگە بڵێم ئەگەر ئاوەڕێ لە خولەکانی کەی پەرلەمانیش بدەینەوە بە شێوازی جیاواز ئەم ئۆپۆزیسیۆن بوونە لە کۆتایی هەموو خولەکانە سەری هەڵداوە. ئێستا ئەم حکوومەتەی کە پێک هاتبوو لە دەورەی پێشوا و لە خوری پێشوا یەکێتی گۆڕان و پارتی بوو. ئەوەی کە هێزی سەرەکی بوو لەو مەیدانە پارتی خۆی بوو، بەڵام لەبەر ئەوەی کە ساڵ لە دوای ساڵ ڕێژەی ڕەخنە و بێزاری و نەفرەت و ناڕزایەتەکانی خەڵکی کوردستان لە دەسەڵات زیاتر دەبێ، ئیتر لە ئاخر و ئۆخرەکەیە ئەمانە ئەکەونە پەلەقاژەی ئەوەی کە خراپیان کردووە و گەندەڵ و ززی هەیە و جەردەیی هەیە و خراپەکاری هەیە و ناعەدالەتی هەیە و ستەم و ستەمکاری هەیە و زۆر لەو شتانەی کە بەم ڕۆژگارە مێشی خەڵکیان پێ برتووە. بەڵام تۆ پرسیارە سەرچەکە ئەوەیە کە ئێوە خۆتان ئەم حکوومەتەتان پێکێناوە و ئەم حکوومەتە هەتا ئەو کاتەشی کە ئیشی کردووە نە کەسێکتان بەو معنایە بەهەرحاڵ ناڕەزایەتیەکتان دەربڕیوە، نە ڕۆژێ وتوتانە ئێمە لە دەسەڵات و حکوومەت دەچینە دەرەوە و نە بەرنامەیەکی شەبووە لە بەبێ ئەوەی کە هەردوو هەرسێکتان بە پێ پۆستەکانتان بەهەرحاڵ قسەی لەسەر نەکرابێ. بناجا سەیری ئەو حاڵەتە بکە ئەم حکوومەتەی کە ئێستا پشت سەرمانە ئەم حکوومەتە خۆی حەو وەزیری هەبوو هی یەکێتی نیشتیمانی بووە، لە وەزیری ڕۆشنبیری و بگرە حەمە ساعیە، لە وەزیری با بڵێم کشت و کاڵەوە بیگرە، لە وەزیری شارەوانیەوە بیگرە کە وەزیرانێکێتی بووە. بەڵێ طبعاً ئەویش بەڵام مەبەسمەوەی هەر لە وەزیرەکانە حوتیان هەیە، جێگری سەرۆک وەزیرانیان هەیە، هەش کەسیکان هەیە ئەو هەش کەسە بە عنوانی کەسانێک بوون کە لە ناو لە ناو مینە پێشوا هینیان هەبووە، مەکانی بریکاریان هەبووە، بریکاری وەزیر بوون. لە هەموو پاڵ ئەمەشا هەشتا کەسیان هەبووە کە بەڕێوەبەراتیەکانی ئەم دەسەڵات و حکوومەتیان بەدەستەوە هەبووە، جێگیری وەزارەتەکانیان بەدەستەوە هەبووە. بۆیە بەڕاستی من لە کاریکاتۆرێکی ناشرین و بێتام هیچ شتێکی کە ناتوانێت ببێ، یعنی نە ئەتوانێت خۆیان قانعکان نە هەتا هێزەکەی خۆی قانعکە و ئەمەی ئەگە پیان وابێ بەم نوع لە قیافەیە ئەتوان خەڵکی کوردستان جێلکەن یان ئەتوانن هەموو کازە و کوزەکە بەسەر پارتیا بشکێنەوە. بەرحاڵ بەڕاستی ئەمە هەر تەنیا بازارگەرمکردنی هەڵبژاردن و ڕۆژانی هەڵبژاردنە. ئەجینە گە تۆ دیقەت کەی 2 هەفتە لە پێش ئەم بەحسەیە نەبووە. باشە وەرە تۆ سەریکە ئەوان بۆ ماوەیەک لە حکوومەت هاتنە دەرەوە بایکۆتی حکوومەتیان کردو وەزیرەکان نەچوونە سەرکاری خوان و تەنانەت جێگیری سەرۆک وەزیرانیش ئەمانەتوانی حەقانێتێکی زیاتریان پێدا بەوەی کە ئۆپۆزیسیۆنن. بنەرجیان ئەوە لەسەر پشت بوو، شەڕی چێکەکە بوو، شەڕی تەوزیعات بوو، شەڕی ئەوە نەبوو بڵێ حکوومەتەکەمان ناوێ. ئەگەر حکوومەتەکەی ناوێ بۆچی دوای ساڵەکە ئەڕاتەوە، بۆچی دەسەکاتە بۆ شتەکە؟ یعنی ئیتفاقیشیان هەبووە بە ڕێکەوتنی نێوانیان، ئەوان هەموو ئەو سەردەمە هەموو کێشەکەیان لەسەرەوە بوو، ئەو پۆستانەی کە هەبووە وەک پێویست دابش نەکراوە، وەک پێویست نەدراوە. وەزعی سلێمانی ئاوا بۆ بارحا بە شەرەقسەکەیان ئەو بۆ کە غەدر لە سلێمانیە کرێ، بەڵام دواتر لەسەر ئەمانە ڕێکەوتن و هەتا ئاخیر ڕۆژەکانی ئەو پەرلەمانەی کە مابوو یەکێتی لەناو حکوومەتە هەبووە. بۆیە ناتوانە شەرعێت بۆ حاڵەتە بدا کە ئێستا ئەمڕۆ بیری ئەوانەکەوێتەوە وەکو سیمای ئۆپۆزیسیۆن بوون خۆیان دەرەخەن لە ڕاستیە. تۆ تەسەوری کە بەڕاستی هەموو حیزبەکانی کە دەورانە بارحال بە هەماشەوە گۆڕان ئەمە هینەکەی بوو، ڕۆیشت تا ئاخیر ڕۆژەکان لە ئاخیر ڕۆژەکانەوە وەرەقایە بەعەرزە ئەڵێ من ئۆپۆزیسیۆنم یاڵێ من ناڕەزایەتیم هەیە، یا وەکو جاران خۆیان لە پەرلەمانایان و داهێنێ پایەکتان لە ناو خەڵکایە لە ناو ناڕەزایەتیەکانە پێشتان ناو پەرلەمانە ئەبێ ساغ بنەوە، یعنی ساغیان کردنەوە دوای ئەوە کە ئەبێ ئێوە تەنیا لە ناو حکوومەتا بن. ئەم هێزە ساغ کراوەتەوە، چ گۆڕان و سێشێتی خۆیان موافقەتیان کردووە، بە هیچ هێزێک نەبووە، بە هەڕەشە گوڕەشە نەبووە. باشە بە ئیتفاقێکی سیاسی بۆ لە بینی خۆیانە. تازە لەمە زۆر ناشرینتر ئەوەیە کە ئەگە دیقەتکەی سەریکە وەختێک کە ناڕەزایەتیەکان هەبوو 5-6 مانگ یەشێتی وا خۆی پیشانەدا ئەیوو هەژماری من بارحاڵ هینی پارتی ئەمە بۆیە قوڵمانیە. بەڵام کاریکاتۆرەکە ئەوەیە پێرە و دوێنە لە هەڵبجە و زۆر لە مەنتیقەکانی کە وەختێک کە خانەنشینەکان ئەچن بۆ ئەوێ موسەکەیان وەرگرن لەوێ بارحا فۆرمیانە خەنە بەردەست کە ئەبێ ئێوە هەژماری من پڕکەنەوە. ئەمە لە کاتێکایە ئەم هەژماری منە شەشی تازە نییە، لە بیرمە 5-6 مان لەمەوە پێشاڵاوی عەلی ئەسکەری لە تەلەڤیزیۆنە چاوپێکەوتنێکی لەگەڵ کرا، وتی ئەوە بەڕۆشنی وتی ئەسڵەن و ئەساسەن ئەو پرۆژەیە پرۆژەی کاقوبات بووە،
کە قوبات لەسەر ئەوە تەرحی کردووە ئێستا یەشێتی پارتی خاوەندارێتیەکە جا بۆیە ئەم شتەیە کە ئێستا باسیەکەن حتا نەکەر ئەو کاتە ئێستەی کە ئەم ئیدعایەیان هەیە ئێستا شەر خەریکی شەراکەتەکەی ژێربەژێری خۆیانن ئێستاش ئەوەتانێ ئەو دەورە تقریبا 8 مانگە هەڵەداوانی ئەویانە کە گوایە ئەمە هەژماری منەهینی پارتیە و بلا حەزەمان هەیە و گونجاو نییە و پێشیاری ئیسلاحاتمان هەیە و بەڵام بۆ زۆر کەس عالەم و ئاشکرا ڕۆشن بوو کە ئەمە ئیتفاقاتیشی بینی خۆیانە ئێستا وەرەقەکە ڕاکێشتن و بە ئاشکرا بە خەڵکەڵێن کە ئەم هەژماری منە ئەیکەن بە مەرج بۆ دانی موچە بەخانە نشینەکان ئێستا وەکو مەرجیان لێکردووە لەم قۆناغا بۆیە بەڕاستی ئەم ئیدعایەکی پوچی دەورانی هەڵبژاردنە کە ناتوانێت خۆشیان قانع بکات. بێمەسەر لایەنێکی تری ئۆپۆزیسیۆنەکان کە بانگەشەی بەشداری خەڵکەکەن بۆ ئەم هەڵبژاردنە و گرنگی ئەم هەڵبژاردنە لەوەیە باز دەکەن کە ئەم جارەیان شەفاف ئەبێت لەبەرەوەی کە پارتی یەکێتی ناتوانێت هەڵبژاردنەکانی پێش و تەزویراتی تیا بکەن. بەڕاستی ئەمە وایە ئەم هەڵبژاردنەی کە بەڕێوەیە شەفاف و نەزیهە؟ بنەرجان ئەگەر قبولمان بێ کەسێ کوچکەیەک هەیە کە ئەتوانم بڵێم تەحکومەکە بەسەر دەسەڵاتدارێتی وەزعی سیاسی کوردستان و بە پەرلەمان و وەزارەت و هەموو شتەکانیەوە ئەویش کە ئەمریکایە کە ئێرانە کە تورکیایە ئەم سێ کوچکەیە لە دەرەوەی خارجی ئەم هەڵبژاردنە نین و نەک بەشێکن بەڵکو ئەوان پشتی سەرەکییان بەرەکەوێ هەر جۆرە ئیدعایەکردن لەسەر پاکبوونی یا ئەبێ تۆ بڵێ من بڕوان بەوە هەر نییە کە ئەم هێزانە تەرەف بن بارحاڵ ئەو کەسانە بن ئەو لایەنانە بن کە لە ناو ئەوزاعی سیاسی کوردستان و عێراقا تەنانەت بەشداریان هەیە یا ئەگە قەناعەتی بەوە هەیە ئەبێ تەکلیفی خۆی لەگەڵ ئەم زل هێزانە معلوم بکەی ئایا بەڕاستی پرسیارەکە ئەوەیە ئێمە لە ناوچەیە کە ئاژین کە ناوچەیەکی جەنگرتووە ناوچەیەکی پڕ لە توندوتیژیە ئەمە لەلایەکەوە بەڕاستی ئەمریکا و تورکیاش و ئێرانیش بۆ ئاڵوگۆڕەکانی سەرەوەی کۆمەڵگەی عێراق پێویستی بە هێزێکە هێزێکی چەکدار بێ ئەمریکا ناڕوا هیچ ئەگەرێکی خۆی بخاتە سەبەتەی هیچ حیزبێکەوە کە دەزانن سوور دەزانن دوای هەڵبژاردن هیچ هێزێک ناتوانێت لە بەرابەر بە پارتیان ڕابوەسێتەوە هەتا لە بەرابەر بە یەکێتیان ڕابوەسێتەوە بڵێ دەسەڵاتم باتێ لەبەرەوە بە حاڵ ئەوەی کە فەرقی کردووە هەندێک ئیسلاحکاریە لە ناو پرۆسەی هەڵبژاردنەکە بەڵام ئەوەی کە لە پشتی هەڵبژاردنەوەکەیە ئەوەی لە پشتی ئەو سیمانەیە کە خەڵکی کوردستان نایبینێ ئەوە ئیتفاقاتەکانی پێشوەختی خۆیانە باشە وەختێک کە ئێمە ئەبینین سەرۆک کۆماری ئێران 3 هەفتە لەوە پێشخۆیەکا بە کوردستانە هەرسێک هینەکە ئەبینێ پاڤڵ تاڵەبانیە بینێ مەسعود بەرزانیە بینێ و نێسروان بەرزانیە بینێ لە هەر حاڵە یعنی ئەمە یەکێکە لەو ئیتفاقاتە گەورانەی کە پێشوەخت پەیوەندی هەبووە بە مەسەلەی هەڵبژاردنەوەکەوە باشە اینجا خۆشمان نەزانین کە ئێران نەکەن لە کوردستانە بەڵکو لەسەر تاسەری عێراقا کاراترین کارکتەرە بۆ هەر ئاڵوگۆڕێ لەسەرەوە یعنی بە جۆرێ ئێستا لە ئاسی نێودەوڵەتیە ئێران وەکو حکومەت و دەسەڵاتێکی دووهەمی ناوخۆی عێراق ئاماژەی پێکرێت و لە بەرچاو ئەگیرێ بۆیە تۆ ناتوانانی لەم بارودۆخەتە تورکیاش و ئێرانیش و ئەمریکاش بارحال لە ئەم ئاڵوگۆڕی عێراق ببوورە کوردستان بکەیتە دەرەوە بڵێ هەر بۆ دەلیلەی کە کۆمسیۆنەکەی ئیسلاحاتی شێتی تیاکراوە هەر بەو دەلیلەی کەسانی ئاڵوگۆڕیان تێکراوە هەر بەو دەلیلەی هەموو شتەکان بووە بە ئۆتۆماتیکی بۆ ئەمریکا چییە بۆ ئێران چییە بیگۆڕێ ئاخریەکەی هەموو ئاوەکەکەنە ئەو ئاشەی ئەبێت لە بەغا بارحاڵ دەنگەکان جیاب بکەنەوە ئەیە بەڕاستی دەنگی ئەوە لە بەغاجیاکردنەوەکەی ئەمریکا و ئێران ناتوانن هەر چۆنێکە خۆیان دەیانەوێت ئاڵوگۆڕی تیا بێنن بۆی ئەمە نوعێکە لەو خۆڵکردنە چاوی خەڵکەیە یان لە ڕاستیە بەشێکە لەو پرۆسەیە کە بازاری هەڵبژاردنەکەی پێگەرمەکەن و نابێ ئیشارە بەوەش دەکەین لەم بارەوە ئۆپۆزیسیۆن دەورێکی یەکجار گەورەی هەیە لەوەی کە ئەوە 3 مانگە 2 مانگە 3 مانگە شەو و ڕۆژ باسی نەزاهە و پاچی ئەم هینەکەن هەڵبژاردنەکەن ێ باشە ئاخر ئەگەر واقعەن وایە دوایی ئەگەر ئەم ئاڵوگۆڕە کرا
بەدڵی تۆ نەبوو تۆ لەسەر ئەساسی چی ڕەخناگری قبولی ناکەی یعنی یەشە لە شتەکان ئەوەیە ئەمە نوعی لە خۆ جێگرتنە ئەم ئۆپۆزیسیۆنەکە گرچێتی بەر ئەم ڕێگەیە هەر لە ئێستا بۆ خۆی داناوە کە ئیمکانی ئەوە هەیە کە ئەو ئاڵگۆڕانە بێ بەڵام سەری ئەو سەریکە ئەوان بەبێ ئەوەی هیچ پرسیارێ بەوان بکری ئیتفاقاتێکی سەروتری بینی خۆیانە کە لە واقع ئەمە بۆچوونی شخصی منە پارتی جارێکی کە یەکەمە یەکێتی نیشتیمانی هێزی دووهەمە ئێستا ئەگە قسەیەکە بێ لەسەر هێزی سێهەم قسە هەیە لە کوردستانە نە ئەوەی کە ئەم هێز و ئەم باڵانسە بۆ معنایە بگۆڕێ باشە بۆیە بار حەقەکە لەسەر گۆڕینی ئەگەر با بڵێم کۆمیسیۆنەکەش بێت دوازار ئەم کۆمیسیۆنە ناتوانێت هەموو هاوکێشەی هەڵبژاردن یەکلایی کاتەوە نمونەیەکی زۆر سادە بگرە بۆ ئەو قسەی تۆ یا بۆ قسەی کە باوە لە کۆمەلگا ئەگەر پاکە پرسیارەکە ئەوەیە کە بۆ هەفتەی پێشوو یەکێتی نیشتیمانی 40,000 لە هێزە ئەمنیەکانی خۆی دەبات و دەنگیان پێدەدات و هەر لە ئێستا بارحاڵ لە سندوقایە 40,000 دەنگ هونەری ئەمە چییە؟ ئایا ئەمە ئەو شتە پێشەشیە نییە کە پێشوەخت بارحاڵ هەم ئەوانی چەک کردووە هەم بارحاڵ دەزانێ ڕێگەیەک و ئیدعایەکە بۆ پێشووتر کە هێزەکانی خۆی دەنگیاوە بەلایەنێک بە تەرەفێ بە 4 کەسی کە بە 500 کەسی کە دوزار ئەوێ لێرەوە چیکە ئەم چیکردنە ئەگەر پێم وابێ بارحاڵ ئێستاش ئۆپۆزیسیۆن قسەی لەسەرنەکە یەشێکە بێ لەو حاڵەتانەی کە سەرنجام ئۆپۆزیسیۆن ڕۆژێکی کێتەوە ئەڵێ بڵێ ئێمە ڕخنەمان لە ئەدایەتان سەد ڕەخنەتە بێ تۆ کۆشتەکە ناتوانێت ئەو تۆ ناتوانانی لە فەزای جەنجیە ناتوانانی لە فەزای پرتونوتیژی ئێستای کوردستانە ناتوانێت لە دڵڕاوکەی خەڵکە کە ئەم هەموو سوکایەتیکردنە بە حیزبی سیاسی بە پەرلەمانتار بە کەسایەتی بە نوخبە بە هەرچی شتێکرێ لە زمانی ئەم قیاداتی ئەم حیزبە سیاسیانەوە هێشتا ناوی بنین هەڵبژاردنێکی نەزیه و پاک بەڕاستی پێم وایە ئەمەیەکە لەو یاریانەی کە پێشوەخت دۆڕاوە ناتوانێت ئەم هەڵبژاردەیە لە ئەوزاعی سیاسی عێراقا لە ئەوزاعی سیاسی کوردستانە کە هەموو شێ بەدەستی ئەمریکایە و هەموو شێ بەدەست ئێرانە ئەم داشە لە دەستی ئەوانە توانن کشمەلی بکەن ئەوانە توانن ئاڵوگۆڕ بەسەر هینەکا بێنن چونکەمە ئاڵوگۆڕی سەرەوەیە ئاڵوگۆڕی ناو خوارەوە نییە من تۆ وەکو هاوڵاتیەک دەمانبەن دەنگمان پێ ئەدەن دەنگەکەش بە هەرحاڵ دوجار ئەتوانێت بە هەر شێوەیە کە خۆی بیەوەی بیگۆڕێ با بڵێم ئەوش بڵێم بەڕاستی خۆ ڕێگەی کەیان زۆر گرتووە پارتیژە و ڕێگەی کردووە بۆ معاملاتە کابرا کەسیڵێ بێت تو هەموو هینەکانی بێنی هەموو با بڵێم کاتی زانیاری و هینی نیشتیمانی و فلانی فساری هەموو ئەفشانە بێنی یا بۆ تەعیناتێ بە هەماشتر ئەمانە هەموو ئۆپرسان ئەتوانن بەرحاڵ هەزاران خەڵق لە پشتی ئەمانوە ریسکەم بۆەوەی کە دوجار مۆری خۆیان لە هەڵبژاردنەکە بدەن بۆیم پێم وانە بەرحاڵ بە هیچ زۆرە پرسیاری بینەر بێن سەر شاشەکە و ئاراسی ئێ بکەم هەروەها دووە پرسیاری خۆشم بکەم پرسیاری ئەوەی کە دەنگۆی ئەوە هەیە کە لە بەرژەوەندی یەکێتی لەلایەن ئێرانەوە ئەم هەڵبژاردنە ئەنجام بدرێت دواتە ینی بە شێوەیەک ئێران پشتیوانی یەکێتی کردبێت و لە بەرژەوەندی یەکێتی بشکێتەوە وەڵام سەربەخۆ لەمە من دەمێت دووە پرسیاری خۆشم بکەم و هەردووکی بە کورتی وەڵام بدەنەوە خەڵکی ناڕازی و ستەپیدەی کوردستان لەم بارودۆخەیە چی بکەن با من ئەو شتەیە بڵێم لە ڕاستیە بۆ خۆم پێم وایە تێگەشتنی من لەم هەڵبژاردنە ئەوەیە ئێران فاکتەرێک بووە لە کۆمەکردن بە یەکێتی نیشتیمانی لە هەڵبژاردنەکانی کەرکووکە بە هەمان شێوە لەم هەڵبژاردنەی پەرلەمانیشە فاکتەرێکە کە یارمەتی یەکێتی نیشتیمانیەدا بەڵام یارمەتەکە یعنی تەجاوزی لیستی پارتی نییە بەڵکو بە بڕوای من هەر ئەوەندەیە کە ڕەنگە چەند کاندیدێک یا چەند پەرلەمانتارێ ڕێژەکەی بێتە سەرەوە ئەژین ئەو ئیتفاقاتانەی کە لە بینیان ناکراوە من پێم وانەیە لە ئێستا بە هیچ جۆرە ئەم حاڵەتە تەبدیل بێ بەوەی کە یەکێتی بێ بە هێزی یەکەم کە لە ڕاستیە لە حقەتا منەوەی کە لەناو زۆر لە ئەجواکانی خۆشیانە لێرە بیست بێتمەوە خۆشیان بڕوایان بۆ نییە کە بارحەبتوان تەحەدای پارتی بکەن جایسە چ ئینتیخاباتێک ئەم ئاڵوگۆڕەی پێ بێنێت تۆ لە شوێنەکە هەڤە کاندیدی هەبوو ئەو دوو بەرابەرونیوی تۆی هەبووە دوو بەرابەری تۆی هەبووە ئێستا ئەمە چی ئەم ئاڵوگۆڕێ لە کوردستانە پێێتە پێشەوە کە ئەوە بێ بۆ هێز پێم وانە بە هەرحاڵ یعنی ئەوەی کە تا ئەو شوێنە قسە لەسەر ڕۆڵی ئێران گێ بۆ پشتگیریکردن لە یەکێتی بەڵێ وایە بەڵام ئێران ئێوە باڵانسی ڕاگری لە بینی یەکێتی و پارتیە
و ئێران پێویستی بە زۆر لە زۆرەکان هەتا بە پارتیش هەیە چونکە ئەزانێ پێشتر حکومەتی تورکیا هاتوون یەک سەقفەی زۆر جدی سیاسی اقتصادی اجتماعی لەگەڵ حکومەتی عێراق و هەرێما مۆر کردووە نایەوێت لەو مەسەلەیە بە دوور بێ بۆیە دوای هاتنی سەر کۆمار بەحاڵێکی لە مهمترین بەحسەکان و فایلەکان هەرەمە بوو ئیتفاقاتێکی کەیت لە 12 خاڵی بوو لە بین عێراق و ئێران کراوە. جەماوەری ناڕازی چی بکات لەم دۆخەدا؟ جەماوەری ناڕازی یەک شت کە زۆر 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 بلچینەیە پێش هەموو شتێ بە بڕای من قسە لەسەر ئەوەی خوێندنەوەی ئێمە بۆ هەڵبژاردن چییە؟ هەڵبژاردنە توانێت شوێی ژیانی کۆمەڵگەی ئێمە لە ڕووی اقتصادی سیاسی ئیجتیماعی فەرهەنگیەوە بگۆڕێت. شەپۆلێکی ناڕەزایەتی گەورە لە کوردستانە هەیە. خەڵکی ناڕازی دەبێ یەکەمی شێت کە بیری لێ بکەنەوە ئەمە ئەتوانێت ئەم ئاڵوگۆڕە ئەم پەرلەمانە ئەتوانێت ئاڵوگۆڕ لە ژیان و گوزەرانی ئەوان بکە ئەوانەی کە ناڕازین بە پلەی یەکەم لە هەر حاڵە وەختێک کە ناتوان ئەو ویست و داواکاریە ئەو خۆزگەیە ئەو داواکاریانەی خۆیان جێبەجێکەن تەنیا ڕێگە ئەوەیە کە بایکۆتی ئەم هینە بکەن نەڕۆن بەشداری نەکەن دەنگ نەدەن بەشداری لەم گاڵتەجاریان نەکەن بەڕاستی کە سبێنە جارشیکە هەر بە دەنگەکانی خۆیان مەحکومیانکەنەوە لەم پرۆسەی چەند ساڵی 5-6 ساڵی ڕابردووە دەیان و سەدان ڕووداوی جرگ بڕی پڕ لە کارەسات لەلایەن ئەم حیزبە سیاسیانەوە ڕوویاوە باشە ئێستا پشکردنە هەمووی و لە بیربنەوەی هەموو ئەو تاریخە زامێک و دەرێکی یەکجار کوشندەیە کە من یەک جاری کە بچمەوە پەنجە بکەم بە ئەو مرەکەبا بارحەڵ دەست ڕێ بدەمە بە ئەو هێزە سەرکوتکەرانەی بۆ لایەنانەی بارحەڵ کە لە تەرەفێکەوە خۆش باوەڕی لە ناو خەڵکا بڕاوەکەنەوە لە تەرەفی شاو حیزب و یەکێتی و پارتیەکە دەبینین و ئەزانین کارنامەیان چییە.